بەیانیتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنەکەن ڕۆژێکی باش دەست پێ بکەن. بەیانی تۆش باش هەکار بۆ هیواین کام کاتژمێرە لەگەڵ من و هاوکارم هەکار بمێنەوە تا سوودمەند بن لەو بابەتانی کە ئامادەمان کردووە و ببێتە جێی سەرنج و سوودگاندنێک بێەوە، چونکە هەمیشە بابەتەکانی بەیان 24 خۆی بینێتەوە لە بابەتی هوەری و کلتوری و ئەدەبی و تەندروستی و تا کۆتا ئەو بابەتانی کە پەیوەستە بە ژیانی ڕۆژانەی هەریەک لە ئێمەوە و بتوانین وزێکی باشیش لەو بابەتانە وەربگرین. سڵاو ئازیزان، خۆشحاڵین ئەم بەیانیەش لەگەڵتانین لە بەیانی 24 وەکۆی کە هاژە ئاماژەی پێدا بابەتەکانمان ئێوە دەزانن بینەرن بەیانیان گشتگیرە لە زۆربەی بوارەکان خۆی دەبینێتەوە. بێگومان کارکردن لەسەر گەنجانیش لە زۆربەی ڕۆژەکانی پرۆگرامی بەیانی 24 یەکێکە لە تەوەرە گرنگەکانی ئێمە، چونکە بنیادنەری وڵات گەنجە، داهاتوی وڵات هەر گەنجە و گەنجە دەتوانێت گۆڕانکاری بکە، گەنجە دەتوانێت دەستی هەبێت لە پێشکەوتنەکانی هەر وڵاتێک. بۆیە بە گرنگیەوە ئێمە لە پرۆگرامی بەیانی 24 باس لە گەنجان دەکەین. کۆمەڵێک بابەتی دیکەمان هەیە، با ناونیشانەکان ببینین پاشان دێین بۆ ناوەڕۆک و قسەی زیاتر دەکەین. لە فێرگەی فەرمینگ لە هەولێر پێشانگایەکی شێوەکاری بۆ 3 قوتابی دهۆک بەڕێوەچوو. لە هەفتەی فیلمی کوردی لە هەولێر فیلمی خاڵی نەبیندراو نمایش کرا. تێبی ڤەڕێژاوێژە چاپ و بڵاوکرایەوە. دەستپێکی بابەتەکانمان ئەمڕۆ باس لە کەرکووک دەکەین. هەموو کات کەرکووک جیاوازە و خۆشەویستە و شوێنی تایبەتی لای هەمومان هەیە. کاتێک باس لە چالاکێکی کللتوری کوردی جوان لە کەرکووک دەکرێت، جێگای خۆشحاڵی هەموو لایەکمانە بێگومان. بە تایبەت چالاکەکە ئەگەر بێت و چالەکەکی هوەری ڕۆشنبیری بێت بێگومان، چونکە هەکار ئەگەر کارکردن لە کارکردنی هوەری قورسایی خۆی هەبێت یاخود ئەزیەتی زۆر بێت کە تا ئەو ستافی ئامادەیەکەن یان هوەرمەندان، بەڵام لە کەرکووک دوو جار قورسرە، دوو جار زەحمەترە، چونکە لێ ئەستەنگەکان زۆرن بە تایبەت بۆ کوردان و کارەکانیش کە من لە ڕووی فستیڤاڵی هوەری و ئەدەبیەوە، بەڵام هەر لەگەڵەوەشدا بەردەوام کەرکووک بێبەش نەبووە لەو چالاکیانە. بۆیە سێمین فستیڤاڵی برایەتی و ئاشتی کەرکووک بەڕێوە چوو کە تیا چەندین گروپی میوزیک و هوەری کاریان تێدا کرد و چەندین بەرهەمی ناوازیان پێشکەش کرد و گروپی میوزیکی 6 پارێزگا بەشداریان لە چالاکیەکانی فستیڤاڵەکە کردووە کە لە میوزیک و گۆرانی پێک هاتووە. ئەمان هەمویان بەشداریان لە فستیڤاڵەکەدا کردووە. بێگومان گروپە هوەریەکان وەکو ئاماژەمان پێداهی 6 پارێزگای بەشداریان کردووە و چالاکی هوەری دەکەن، گۆرانی بە زمانەکانی کوردی، عەرەبی، تورکمانی و سریانیش پێشکەش دەکەن. شش پارێزگا بەشداری لە فستیڤاڵەکەیەکەن، دووە کە هەولێر، سلێمانی، بەسڕا و بەغدا و کەرکووک. ئومێدمانە کرد پارێزگاکان تریش بەشداری تیا بکەن. ئینشاڵڵا لە ساڵانی داهاتوو هەوڵە دەین ئەم فستیڤاڵە فراوانتر بکەین، بتوانین پارێزگاکانی تر و دەوڵەتانی دراوسی عێراقیش لە هەمان کاتە بەشداری بکەن، بۆی هەمویان کەلتور و ڕەنگە جیاوازەکان بێنەکەن و کەرکووک خۆی سەرچاوی کەلتوری جیاواز و ڕەنگی جیاوازە.
وعشناها كركوك الخلود تحتفي بكل الوجود انت يا باقة ورود اسم مسمايا ئەو فیستیڤاڵە بەڕاستی فیستیڤالێکە کەوا ئێمە هەموو گروپەکان لێرەدا کۆبوونێتەوە و هەموو نمایشی خۆمان ئەنجام دەدەین هەر یەکۆ باز لە کولتوری شاری خۆی دەکاتن بەڕاستی ئەو فیستیڤاڵە هیوادارم بەردەوام بێت ئێمە یەکەم جارە بەشداریمان کردووە کەرکووک شاری هەمووانە دڵی کوردستانە منم دێڵم بە تۆداوە بۆچی لاژێر پێداناوە منم دێڵم بە تۆداوە بۆچی لاژێر پێداناوە ئاگرێکی بێخۆڵانێت دڵی منە کەوتەیەوە ئاگرێکی بێخۆڵانێت دڵی منە وەسوتاوە زۆر زۆر سوپاس بۆم دیارە جوانە کەوا هەست و هۆش و خۆشەویستیان جوڵات بەرامبەر بە هونەرمەندی کورد بەرامبەر بە هەموو هونەرمەندان هەموو قەومەکان هەموو دینەکان من وەک ڕاهێنەری هونەری میلی کەرکووک سەبارەت بە تابلۆکەی ئێمە تابلوی پێکەوە ژیان پێشکەشەکەین کە یەکەم جارە فیستیڤالێک ئەنجام بدرێ بۆ کللتورە جیاوازەکان لە شاری کەرکووک ئێمە وەک تیپی هونەری میلی کەرکووک نمایشی پێکەوە ژیان پێشکەشەکەین و هەوڵەدەین پێکەوە ژیانێک لە کەرکووک بڵاو بکەین. فەرمانگەی شوێنەواری کۆیە یەکەم مۆزەخانەی شارستانی لە کۆیە کاتەوە و مۆزەخانەکە لە قشڕەی کۆیە بێت. لە مۆزەخانەکە ئەو پارچە و کەلوپە لە شوێنەواریانەی نمایش دەکرێن کە پێشتر لە کاتی پشکنین و هەڵکۆڵین تیمەکانی شوێنەوار لە سنووری کۆیە دۆزی بیانەوە. هەکار لە ڕابردوو هەر کاتێکە لە شوێنەوارێک یاخود لە ئەنجامی ئەو هەڵکۆڵین و کنەدانە پارچەیەکی بە نرخ بدۆزرایەتەوە لە کۆیە بە تایبەت چونکە دەوڵەمەند داوناوە ئەو مێژوێکی دووری ینی زۆر و دێرینی هەیە ئەم پارچانە بوو بهێنرێتە مۆزەخانەی سلێمانی یاخود هەولێر لەبەرەوەی ناوەندێک یاخود شوێنێکیان نەبوو کە تایە هەڵبگیرێت. جا کۆیە وەکو خۆت ئامازت پێدا شارستانێتی کۆنی هەیە ینی مێژوەکەی زۆرە بێگومان تەنیا کۆیە نیە شوێنی دیکەش هەیە ینی شار و شارۆچکەی دیکە هەیە کە تەمەنێکی درێژیان هەیە دەیان سەدەیە کە خەڵک تێدا دەژین لە هەر شوێنێک لە هەر شارۆچکەیەک مۆزەخانەیەک هەبێ ئەمە زۆر زۆر گرنگە چونکە مێژووی ئەو ناوچەی پێویستە لەم ناوچەیە پارێزگاری لێ بێگومان هەر وڵاتانی جیهانیش کاتێک کە شانازیەکەن بە شارستانیەتی کۆنیان کە لە مێژە شارستانیت هەبووە لەبەرەوە بۆ کە ئەم پارچە بە نرخانیان هەبووە لەبەرەوە بۆ ئەم ئاسەوار و ئەم پارچە دۆزراوانیان هەبووە کە ئەیسەلمێنەوەن شارستانیەتیان هەبووە بەڵام بێگومان هێشتا ناگەنەوە بەم ناوچەیە بەنگشتی هەموو میزۆپۆتامیا کە هەرمی کوردستان و کوردستانی ژەگرێتەوە چونکە زۆربەی شارستانەتەکان لێرەوە سەری هەڵداوە بەڵام بەداخەوە کە زۆر جار دەستی داگیرکەری نەیهێشتووە کە ئەو مێژووە بپارێزرێ و بهێڵڕێتەوە زۆر جار براوەتە دەرەوە چەندین پارچەی گرنگ هەبووە کە لێرە براوەتە دەرەوە نەتوانراوە بیهێنەوە و کەسانێکی دیکە خۆیان کردو بە بێگومان گرنگ ئەوەیە کە مێژوو شارستانەتی کوردستان بە بردن و بە هەوڵی خراپی دژمنکارانە لە ناو ناچێت و ناسڕێتەوە کوردستان مێژوێکی کۆن و دێرینی سەرەتای دروستبوونی مرۆڤایەتی هەیە کوردستان لە کشتتوکاڵ یەکەمین گوندی کشتتوکاڵی هەر لە کوردستان بووە و قەڵای هەولێر یەکێکە لەو شایەنێکە کوردستان مێژێکی زۆر کۆنیە و ژیانیش تاوەکو ئێستا تێیدا بەردەوامە کۆمەڵێک بێگومان شوێنی دیکە و شوێنەواری دیکە هەیە کە دەرخەری ئەوەی شارستانەتی کوردستان چەندە کۆنا و چەند لە مێژە کە خەڵک تێیدا ژیان دەکات. کارکردنە بۆ ڕێخستن و دامەزراندنی یەکەم مۆزەخانەی شارستانی لە کۆیە فەرمانگەی شوێنەواری کۆیە بە هاوکاری پەیمانگای عراقی بۆ پاراستنی شوێنەوار بە پاڵپشتی دارایی لە کۆنسوڵخانەی ئەڵمانیا لە هەولێر پێ هەڵساون
دایان پارچەی شوێنەواری کە هەریەکێکیان مێژوەکەی بۆ سەدان و هەندێکیان بۆ هەزاران ساڵ دەگەڕێتەوە لە مۆزەخانەکە دادەنرێن بۆ نمایشکردن. زۆربەی سەردەمە مێژوویەکان پارچە شوێنەوارەکان کە لێرە نمایشکراون دەگەڕێتە سەردەمی ئاشووری ناوەڕاست و سەردەمی ئاشووری نوێ و هەروەها فترەی هێلێنستی و ساسانی و فترەی وەرکا و زۆربەی سەردەمە مێژوویەکان لە پارچە شوێنەوارەکان کە لە مۆزەخانە ئێرە نمایشکراوە دەگەڕێتەوە بۆ سەردەمە جیاوازەکان مێژوو. لە سنووری قەزای کۆیە چەندان ناوچەی شوێنەواری کۆن و گرنگ هەن. ئەو پارچە شوێنەواریانە لە ئەنجامی کنە و پشکنینی ئەو تیمانە دۆزراونەتەوە کە کاریان لەو ناوچە شوێنەواریانە کردووە. بەهۆی نەبوونی مۆزەخانەی شارستانی لە کۆیە پێشتر ئەو پارچە شوێنەواریانە لە مۆزەخانەی هەولێر و سلێمانی پارێزراون و ئێستا گەڕێنراونەتەوە کۆیە. کۆیە سنوورەکی فراوانی هەیە و هەروەها پێگەکی زۆری پێگەی شوێنەواری زۆرمان هەیە کە ساڵانە بتوانین تەنقیبات و هەڵکۆڵینی تێدا بکەین. ئەو پارچە شوێنەواریانش کە دۆزرێتەوە بە شێوەیەکی زانستیانە هەم خاوێن بکرێنەوە هەم نمایشیش بکرێ و بوونی بەڕاستی بوونی مۆزەخانەش زیاتر هانمان دەدا تاکو ئێمە زیاتر گرنگی بە تیمە بیانیەکان بدەین بتوانین تیمی بیانی بێت هەڵکۆڵین تێدا بکە لەبەر ئەوەی ئەگەر مۆزەخانەمان نەبوو بەڕاستی گرنگی هەڵکۆڵین نامینێ. دانانی و پارچە شوێنەواریانە لە مۆزەخانەی شارستانی کۆیە سەرەتایە کە بۆ دامەزراندنی مۆزەخانەیەکی گەورەتر و فراوانتر هاوڵاتیان یان گەشتیاران کە سەردانی کۆیە دەکەن بتوانن لە ڕێگەی و پارچە شوێنەواریانە بە مێژووی ئەو ناوچە دێرینە ئاشنا ببن. دۆزینەوەی هەر پارچەیەکی شوێنەواری بەشێک لە مێژوو شارستانیەت و شێوازی ژیان لە کۆنتدا بۆ دەگیڕێتەوە. پاراستن و نیشاندانی ئەو پارچە شوێنەواریانە لە مۆزەخانەیەکدا پاراستنی مێژوو شارستانیەت و شێوازی ژیانە لە ڕابردوودا. ئارەسەمی کوردستان 24 کۆیە. هەرێمی کوردستان هەمیشە پاڵپشت و یارمەتیدەری هەموو ئەو پرۆژانە بووە کە بەرەو پێشچوونی گەنجانی تێدا بەدیەکرێ و توانیوێتی کە هاوکار و یارمەتیدەرێکی باش بێت بۆ ئەو پرۆژانە بۆ ئەو کارانەی کە ئەکرێت ئەبێتە پاڵپشت بۆ کارەکانی گەنجان بۆ دەست پێشخەریەکانیان. بۆیە ئێستاش چەندین ڕێکخراوی تایبەت یاخود حکومی یان بە هاوکاری ڕێکخراوان گیانیەکانی جەرەوە کارەکەن بۆی کە پێشانگاکان یاخود پرۆژەکانی گەنجان بەرەو پێشتر بخەن. ئەوەی جێگای خۆشحاڵیە سنوور لە نێوان شارەکان یعنی نییە یان کەم بۆتەوە لەوەی هەر گەنجێک دەتوانێت لە شارێکی دیکە بڕوە خزمەت بکە بیرۆکەکانی خۆی لەوێ بکاتە کارێکی جوان. سێ قوتابی لە دهۆکەوە هاتوونەتە هەولێر و لە فێرگەی فێرمینگ لە پەیمانگای گۆتە پێشەنگایەکی هوەری شێوەکاریان کردوێتەوە و ئەم پێشانگایە خۆی لە تابلۆی شێوەکاریە بینێتەوە هەکار کە پەیامێکی تێدا بووە. ئەو پەیامی کە لە ناو تابلۆکانە بۆ لەلایەن گەنجانەوە نمایش کراوە زیاتر بووە کە منداڵان هۆشیار بکەنەوە هۆشیاریکردنە بۆ منداڵان و ئاشناکردنیشانە بە مافەکانیان. خەمی کۆمەڵگا و مەترسیە ژینگەیەکان سێ قوتابی لە دهۆکەوە هێناوەتە هەولێر. ئەوان چەند پەیامێکی گرنگ لە تابلۆکانیاندایە. تندوتیژی بەرامبەر منداڵ و پیسکردنی ژینگە ئەو هۆشیاریانن کە ئەوان لە ڕێگەی هونەرەوە دەیگەێنن. شێوەکارە پشکداری کردە و تابلێتمەجیدا ئەوە منە ئەڤژە هەردووکت هەواڵت منن پێکڤەگرێداینە و ما پتر ڤیا دیار بکەن کۆ ئەو زیانێ نوکەدا جواکیدا بەڵاو بن کێم ببن و تایبەت ژوان زیانە ژی بارە پتریە وان مرۆڤ ژی بووینە وەکی ما ڤیا داینە دیارکردن کۆ ئەو زیانە ئەو بزانن و بەرچاون كيم ببنا عزيانا من أفتابلا شكر دكو هنوي مانديبوني بينن أفا كانوا صدباتن يعني هي فيها بتر بخالك ديار كم كو باقجية بارزنج بركو كسا كي هاي مانديد بيتن بفي چنده فێرگەی فریمینگ بۆتە ناوەندێکی گرنگی هوەری بۆ گەنجان.
لە هەموو بوارەکانی هونەر و لێرە ڕۆژانە نمایشی جۆرا و جۆر بۆ هونەرمەند و گەنجانی بەهرەدار هەیە. ئەموو سەدانە دیارکردن بێت ئەم تشتێ باش نیشا زارۆکی بدەین و زارۆک پاشاڕۆژێدا تووشی خەلەتیە نەبیتن ژبەر کو هەکەتە تەمەنێکێ بچیکدا ئاگەهدار کرد ئەو مەزن بیتن ئەو خەلەتیە ناکات ژبەر کو دێزانەتن کو تشتێکی خەلەتە تێدەکردن. لە 15 وێنەدا کۆمەڵێک هونەرمەند هەوڵی بڵاوکردنەوەی هۆشیاری دەدەن. ئەوان دەیانەوێت لە ڕێگەی هونەرەوە و بۆ ژیانێکی باشتر پەیامی هاوکاریکردن و پاڵپشتیکردن بڵاو بکەنەوە. هەریکێک لە گرفتە کۆمەڵایەتیەکان و ژینگەیەکان و گرفتەکانی دیکەی ناو کۆمەلگا بوونەتە ئیلهام بەخشی هەر یەکێک لە تابلۆکانیان پێشانگایە. پەیامێکی گرنگ هۆشداریەکی گرنگیشە بۆ کۆمەلگا کە خەریکە بەرەو چۆمان دەبات. ڕێناز سەعالی کوردستان 24 هەولێر. هەوڵی قوتابیانمان لە بەشی سینەما زامنی یاخود داهاتووی سینەمای کوردی دەکات. یەکمان دەتوانێت باشترین بەرهەمەکان لە سینەمای کوردی نمایش بکات باس لە بەرهەمی کوردی دەکەین چونکە ئێمە بەرهەمی کوردی باشمان کەمە ئەگەر چی لەم کۆتاییانە چەند فیلمێک هەیە باشترە لەوانەی کە لە ساڵانی ڕابردوو هەبووە بەڵام ئێستا لە زانکۆی سەلاحەدین با بڵێت چەند قوتابیەکانە خەریکن لە بەشی سینەما کاری دەرهێنان کاری ئەکتەری سیناریست وەکو لایتینگ و هەموو ئەو بوارانەی کە پەیوەستن بە سینەما کاری تێدا دەکەن. ڕاستە هەر بۆیە هەکار کاتێ و کارانە کرێت پێویستیان بەوەیە کە لە ئیڤنتێکی تایبەت لە فستیڤالێکی تایبەت لە هەفتە نمایشێکە زیاتر ئاشنا بکرێ خود نمایش بکرێ بۆ بینەر بۆ هەموو ئەوانەی کە هەواداری فیلم و سینەمان یاخود بۆ کەسانێک کە بە وردی کار لەسەر و بوارەکەن بۆ گۆڕینەوەی ئاڵوگۆڕی ئەو بیرۆکانەیە ئەو داڕشتانەیە کە لە ناو ئاکتین و سیناریۆ هەمویان هەیە بۆیە ئێستا لە هەفتەی نمایشکردنی فیلمی کوردیە کە لە شاری هەولێر بەڕێواچێ 5 کورتە فیلمی قوتابیانی بەشی سینەمای کۆلێژی هونەرە جوانەکانی زانکۆی سەلاحەدین نمایشکرا. ڕێکخەرانی چالاکیەکە دەڵێن ئامانجمان لەم جۆرە چالاکیە پاڵپشتیکردنی گەنجان و لاوانە بۆ بەرهەمهێنانی زیاتری فیلم و کۆکردنەوەی بینەران لە دەوری بەرهەمەکانیان. تابلۆ یەکەم فیلمی من بوو کە هەمووک دایرکتەر هەمووک سینەماتۆگرافی و هەم سیناریستی فیلمەکە خۆم بووم. هەستێکی خۆشە کە توانیم لە یەکەم جار و یەکەم ئەزمموی خۆم بتوانم شتێکی وا پێشکەشی بینەرکەم کە بەدڵیان بێت و هیوادارم بینەری کوردی زیاتر هانی ئافرەتان بات بۆی کە بێنە مەجالەکە و ئەو کارە بکەن. پێنج فیلمە هەرجار 5 کورتە فیلم کات زۆر نەگرێ وەکو سەرەتا ئەم 5 کورتە فیلمە پیشاندا چواریانی کوڕ بوون یەکیان کچێکی ئەفریقی لە کەرکووکە خۆی فیلمەکانی یەکیان ناوی سنوور بوو یەکیان ناوی تابلۆ بوو یەکیان ناوی سپی و ڕەش بوو ئەو فیلمانە بوو فیلمەکان جۆرا زۆر بوون هەرێک بە بابەتێک بە ڕوئیایەک ینی ڕوئیای سینەماکاری گەنج یان سینەماکاری لای پیشانەدا هەڵە بە ئەوانەشە نەگەیشتن بە مستەوای سینەماکار لە بەڕۆی قوتابینە تازانی ئیشەکانم ئەتروحای تەخەڕج بووە بەڵام ئێمە حەزمانێ بۆ مخریزێک پیشانەدەین جۆرێک لە تەشجیع جۆرێک لە هاندان جۆرێک لە ڕوحیەت ڕوحەتیان پێ بدەن تا بتوانن بەردەوام بن هەرنا لە مستەقبەل ببینانی بینەیەکی باش سینەمای خۆ
ئامانجمان لەو چالاکێ بەردەوامەیە ئەوەیە کە زیاتر بینەری کوردی ئاشنا بکەین بە فیلمی کوردی و سینەمای کوردی. خۆشبەختانە ئەومەوە هەموو هەفتێک بەردەوامین لە سەرەتای هەفتەکانە دەبینین خەڵکێکی زۆر پێشوازی لەو چالاکێ دەکات و ڕۆژ خەڵک زیاتر بۆ چالاکەکان دێ و تامەزرۆتری زیاترن. ئەوەشی کە گرنگە ئەمە شتێکی وامان کردووە کە خەڵکە تامەزرۆیە جیاواز لە ساڵەکانی سینەما کە لێرە فیلم بۆ کسۆفی زاوات ئێمە بێ بەرامبەر لەسەر ئەرچی خۆمان لەسەر ئەرچی پارێزگاری هەولێر توانیمانە و هۆلەیە هەموو چوارشەمانێک بێ بەرامبەر دابی بکەن و هاونیشتمانمان بن. هەر لە هەفتەی فیلمی کوردی فیلمی The Blind Spot خاڵی نەبینراو ئەم فیلمەش نمایش کرا کە لە بەرهەمێنانی مەحمەد ئەکتاش و دەرهێنانی ئایشە پۆڵاتە. فیلمی خاڵی نەبیندراو بە پاڵپشتی وەزارەتی ناوخۆی ئەڵمانی بەرهەمهێنراوە و یەکەم جار لە فیستیڤاڵی بارلیناری نمایش کراوە. فیلمەکە لە چەند فیستیڤاڵێکدا بەشداری کردووە و 18 خەڵاتی جیاوازی بەدەستهێناوە. تايق بقى حياتك قايدين مانش حياتك انت يا شباب يعني ما نغلب روج دهات نواتني تهزيش مونيكا لوفر مويكا لا سينما كردي لا جازي لا بيني تكنيكي لا روي تكنيكي و توزك بيوست للسينما كردي بتواني زيادة جنجي بلانا تكنيكي و في اف اكس و لا اديتينج بدين بلام لا روي ستوري لا روي تشيروكو اما وكم قالي كرد تشيروكي زور بهزو بتوانا ماني كدا تواني لروانجي او تشيروكو بتواني خومان بجيهان بناسن. الفيلم بشكل زنجير فيلم كردي ألماني جو أم نمايش دكن بو مجلة جرينجا كودانوستاندن لسرفان فيلمان بكن وبشتفانيا درهنرين جنجين فيلم كردي دكن طيبت أفلم جو درهنرا كاكتشو جنجا بها مهنجيد جاي فيلم فستيفال دهو كان في دولتي أم بشتفاني درهنرين جنج دكن. گروپی وێژە لە زاخۆ کە گروپێکی ئەدەبی و ڕۆشنبیریە چالاکی ئەم ساڵی بریتی بوو لە بڵاوکردنەوەی کتێبێک بە ناوی ڤەڕێژە وێژە. بەڵێ هەر بەپێی وتەی بەڕێوەبەرانی گروپی وێژە ئەوە بۆ کاوانیانەوێت کار بکەن لەسەر هۆشیارکردنەوەی لاوان و ئەو پرسانەی کە پەیوەستە بە لاوانەوە لە نێویشیاندا پرسی کۆچکردنی گەنجان و جگە لەوەش پرسێکی دیکەی زۆر هەستیار و گرنگ ئەویش مەترسیەکانی مادە هۆشبەرەکانە بۆیە لە دووتوی کتێبەکەدا و لە چالاکیەکانی ئەم ساڵی و گروپەدا دەخرێتە بەردیدی خوێنەران. وێژەمە ئەلبی سەردەمێ هەمی تۆڕێن جوبالکێن بووینە خاڵا و جاب لێگرتین بەر و باشی جاوابەت کرد بۆ بێ کوردستانە پیرۆز دلێ ماڵ و هێلینە. هر کسی در دلت خود نشد کل عرضه کی درست زراخه چیروک، هوزان، میجو، فلسفه، اوین، سوسیولوژ و چندین مبددی اف هگر منش بیر گربم من ادبیات نیازی بسر بسر ولی پشتی ادبیات ڤەڕێژە وێژە ڤەڕێژە 2 ساڵ و 4 مەهێن ڕابقێن خزمەت و ئەم بێژین ڕینشتنێن ئەندامێن گروپێن وێژەنە دە چاڵاکیên گروپê wêjeya Rêveberiya Lawanda ku em tişên bêjîn her 15 roja pertûkekê dixwînin gel nivêserî wê danûstandinê dikin pisyarê xwe pêşkêşê dikin û ew babetê pertûkê tê te azirandinê piştî 2 sala êdî serqelem nav vî grupî da derketin û ewana jî tişt nivêsîn û verêja xwe xistine nava pertûkekê de û ev pertûkê evrûke dê te pêşkêş kirdê û hemî çalakiyên grupê wêje jî vê pertûkê da hatîne komvekirin.
هەروەسا کارکردن دیفشیرەتên سەرۆکی و کوچکردنا گەنجا و مادên هۆشبەر وەکو نمونە ئەvە دوو بابەتên gelek giring in. زیاد خوشحالم که ابنا بجارا که است ما گروه بیجام پرتو که خوشی دیالوان آگنگ شکر. بجا اب ماده داخلی لشید سیستم وی چالاک خراب. من گروهش دستپیکی دیتون که از بینم گله پیش کتیه. ابرو که هندک اندام گروهی آخفتون گله که رهوان شیان گله جوان ویرکی بشکی بینه. اوا او ام کتابی بکینه پیوستیه که روزانه با تاکی خو گرینگه با زاروک بی چه جرا خواندن بی مهینایت زاروکی نیه و حتی مروف وغرد کت یا گرینگه مروف کتابی بخیند کتاب ببته حواله که بردوام کتاب ببته سی برامه مروفه که گنجه که آوا گنجه که خانده با طبعا مادم بهوشگر نه هر کسی که ما کاینا خلاص نخوشیه بوما وکو سایکولوژیست پشتی سال 2013 و هم خواندنا پردوکان و بی پالدر ایفون کو پتر از هست بر پرسیارتیه بگم و پتر سرخوا کار بگم و پتر خو آوا بگم جبروی چنده ایدی اسی بردوام بیم سر خواندنه و ایدی از بردوام بیم سر بچنده و ایدی کسایتی خو آوا بگم پشتی که مطامع خواندن زانه لە چەمچەماڵ و هەڵەبجە ئیدارەی ڕاپەڕین ڕێکخراوی سپارکی هۆڵندی دیدارێکی بۆ گەنجان ڕێکخست لە ژێر ناونیشانی مەڕۆ چاکی بکە کە ئامانج لەم دیدارەوە بوو کە گەنجان زیاتر هەم بدات بۆی توانەکانی خۆیان بخەنەگەر بۆی ئەو پرۆژانەی هەیەە بۆی کە ئەو بەهرە و توانانەی هەیەە لە کارێکدا بۆ گەڕی بخەن و سوودێکیش بۆ خۆیان و کۆمەلگاکان ببینن. جا ئەم دیدارە یەکەمین کەمپینی فراوانی گەنجانە بۆ بەرچاوڕوونیان لەسەر ئەرک و مافەکانیان گەنجێکیش پێی وایە ئەو گەنجانەی کە کۆچی نایاسایی دەکەن لەبەر پرسیارەتی ڕادەکەن وەکو ئەوەی هاژە دەڵێ مانەوەی گەنجان گرنگە و ئەرکێکی ئینسانی ئەخلاقیە و پەیوەستە بە خێزانەکەی پەیوەستە بە خودی خۆی مانەوە نییە کە ئەوانەی مانەوەنی ئەوانەی کە گەنج دەکەن هەمویان کارێکی خراپ دەکەن دەکری هەندێکیان بۆ خوێندن گەشت دەکەن هەندێکیان خانەوادەکەیان لەوەیە هەندێکیان خەریکی بزنس و کار و هەموو ئەمانەن بە هەر هۆکارێک بێ دەڕۆن بەڵام ڕاکردن لەبەر پرسیارەتی لاوازی گەنجانە چونکە داهاتووی گەنجانە. گەنجێکی دانیشتووی چەمچەماڵە لەگەڵ هاوڕێکانی بەشداری دیدارەکەیان کردووە. ئەو حەز و خولیای زۆری بۆ ژیانی خۆی هەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا خەمی کۆمەڵگاکەشی هەیە و دەیەوێت لە ڕێی تەواوکردنی خوێندنەوە خزمەت بکات. ئیسماعیل خوێندکاری 11 ئامادەییە. ئەو پێی وایە ئەو گەنجانەی کە کۆچ دەکەن ئەو پارەی لە وڵاتانی دیکە بە خەرجی دەدەن. لە کوردستان دەتوانن زۆر کاری پێ بکەن. ئەوەی ئەوان دەیکەن تەنها خۆ دەرباسکردنە لە بەرپرسیارەتی هەر یەکێک لە ئێمە بەرپرسیارەتێکی هەیە بەرامبەر نەتەوە و بەرامبەر بە خاکەکەی ئێمە کە هەر کەسێک بڕوە یعنی هەر شتێک بۆ نمونە بکەین بە یاسا ئەگەر هەمومان شتێک بکەین دەرئەنجامەکە چی ئەبێ ئایا ئەگەر هەمومان ئەو شتەمان کرد ئایا شتەکە چۆن بڵێ ئەنجامەکەمان چی دەچێت ئەگەر ئێمە هەمومان ڕامان کردچین بۆ وڵاتانی دەرەوە ئەی کوردستان چی بەسەر دێت. ئەم دیدارە گەورەترین کەمپینی گەنجانە لە هەرێمی کوردستان تایبەتە بەو گەنجانەی کە تەمەنیان لە نێوان 16 بۆ 24 ساڵیدایە. ئامانجی سەرەکیشی بۆ ئەوەیە کە بە گەنجان بڵێ کۆچی نایاسایی چارەسەری کێشەکانتان ناکات. هەر کەمپینێکیش ماوەی 6 مانگ دەخایەنێت و گەنجان هان دەدات بۆ دۆزینەوەی بەهرەکانی خۆیان. لەگەڵ ئەوەشدا پاڵپشتیان دەکات بۆ دۆزینەوەی هەلی کار. کەمپینی مەڕۆ چاچیکە ئەوەیە کە دەیەوێتن وەک دەڵێی پەیامێک بە گەنجان بدا هۆشیاریان بکاتەوە کە کۆچینە ئاسایی چارەسەری کێشەکانیان ناکاتن و یەک لەو ئەو ئامانجە ڕئیسیانەی کە ئەنسەرچیانەی کە هەیە و پاشان وەک دەڵێی
چارەسەرکردنی ئەو کێشانەی گەنجان لە ڕێ ئەوەی کە زیاتر پاڵپشتیان بکەن و هانیان بدەن لەوەی کە چۆن دەتوانن کاری پیشەیی بدۆزنەوە، چۆن دەتوانن پەرە بە تواناکانی خۆیان بدەن، بەشدار بن لە ڕاهێنانە پیشەییەکان و کەسی پیشەییان لێ دەربچینکەوەی بتوانن کە ئەو خزمەتەی بتوانن وەک دەڵێ ئەو توانایی کە هەیتیان وەک دەڵێ پۆتینشەل یعنی توانای شاراوایان هەیە لەوەی کە بتوان بەکاری بینن. گەنجان پێشەنگی کۆمەڵگەن و دەتوانن ڕۆڵیان هەبێت لە بەرەو پێشبردننی. گرنگی ئەم دیدارانە لەوەدایە دەتوانێت گەنجان هۆشیار بکاتەوە بۆی نیشتیمانیان خۆش بوێت و هێز و توانیانی بۆ تەرخانکەن و ڕوبەڕووی ئاستەنگەکان ببنەوە و لێڕانەکەن. هاوژین جەمال، کوردستان 24 چەمچەماڵ. هەکەر بابەتێکی زۆر هەستیارە و زۆریش گرنگە کە هەر خودی خۆمان قسەی لەسەر بکەینەوە. ئەم بابەتە چەندین قسە و گفتوگۆی باش هەڵەگرێت، بەڵام هیچ کات بە قسەی گەورە تێمەگەن، ینی ئەو قسانەی ئەیکەین قسەی زل نین. هەکار پێم وابێت تۆک و گەنجێت من چەندین هاوپیشەی دیکەمان گەنجان هاوتەمەنی خۆمان ئەم ڕاستیازان کە بە زۆر زەحمەتە تێپەڕیوین کەسمان بە ئیسراحەت و لەسەر تێری دانەنیشتوین لێرە قسە بکەین. ڕاستە یەک لە کێشەکان ئەوەیە هاژە، ینی کاتێک لەگەڵ گەنجێک تووشی گفتوگۆیەک یان ڕایەکی پێچەوانە دەبیەوە پێی وایە ئەتوو کارێکت هەیە خەریکی کارێکی و ماگانە شتێکت دەست دەکەوێ بۆیە ینی قسەکە لە زگێکی تێرەوە دەکەی، بەڵام لە ڕاستیدا وان نییە. لە ڕاستیدا بابەتەکە پەیوەستە بە هەوڵدان و کۆڵنەدان و خۆماندووکردن گرنجیدان بەو بوارەی کە تۆ بەهرەت تێدا هەیە ئەمانە هەموو کۆ دەکەیەوە. ئەگەر نا لە کوردستان زۆربەی گەنجەکان ینی بە تایبەت ئەوانی تەمەنیان لە سەروی 30 ساڵیە کەمیان هەنا ڕۆژەی لە ڕۆژان کرێکاریان نەکرد بێ، کەمیان هەیە کاری دەستجێڕی و شت فرۆشتنیان نەکرد بێ، ینی هەمویان خەریکی کارێک بوونە تاوەکو خۆیان پێگەیاندووە لە هەمان کاتدا خەریکی خوێندن بووینە، لە هەمان کاتدا بابەتی دەروەی قوتابخانە خەریکی خوێندنەوەی کتێب و بابەتە ئەدەبیاتەکان بوونە. ئەمانە هەموو ڕۆڵی هەیە لە بنیادنانی هەر گەنجێک، دروستکردنی گەنجێک و هۆشارکردنەوەی گەنج. ینی ئەمن ئەگەر باس دەخۆم بکەم زیاتر لە 4 ساڵ بۆ 5 ساڵم کرێکاریم کردووە زۆر بە شانازیەوە، چونکە کرێکاری بەشێکی گرنگی ژیانی من بووە. فێری کردم چۆن هەوڵدەم، چۆن پارە پێیاکەم، چۆن گرنگی بە پارە بدەم، چۆن لە داهاتوو بڕوانم، چۆن بزانم خەڵک هێماندووە. ئەمان هەموو ڕۆڵیان بێگومان هیچ کاتێکیش باوەڕ ناکەم کەسێک کە دەرکەوێت یاخود ببێتە خاوەنی هەر ئیشێک و کارێکی خۆی بە ئاسانی پێی نەگەیشتووە. هیچ کەس لە پڕێک نابێ بە کوڕێک وەکوترێ، نی ئەمە قوربانیەوێت، هیلاکیەوێت، ماندوێتیەوێت، بانیان زوو لە خەو هەستانیەوێت. کاتێک تۆ ئامادەی زوو لە خەو هەستی بۆی کە بۆ خەونەکەت کار بکەی، بۆی بۆ ئەو خەونەی هەتە ئیش بکەی بێگومانەگەی بەشتێ. بەڵام کاتێک تۆ دانیشتووی چاوەڕێکی با حکومت پارەم باتێ، با باوکو دایکم پارەم باتێ، پرۆژەکەشم بۆ دانێن ئێ بەخوا و کاتەش نایکەی، ئەنی هەموو شتەکانیشیان بۆی نایکەی، چونکە تۆ خۆت ئەگەر بۆت ئامادەش بکەن هاژە تێکی دەدەیت، چونکە لە ئیشەکە تێنەگەیشتی جاوەوەی کەسێکی پسپۆر لەم بوارە قسەی زیاترمان بۆ بکات لەگەڵ بەڕێ سیروانگەردی چاڵاکوانی گەنجان و ناوێکی دیارە کات سیروان لە بابەتی گەنجان و ڕێکخراوەکان بەردەوام خەریکی توێژینەوەن و لە کۆڕ و سیمینارەکان ڕۆڵیان هەیە. کاک سیروان زۆر بەخێر بێ و بەیانی باش. زۆر سپاس. ئێستا ئەگەر باس لە گەنجان بکەین دۆخی گەنجانی کوردستان چۆنە بە چه ئاراستەیەک دەڕوا بەراورد بە 5 ساڵی ڕابردووی چ گۆڕانکارێک بەسەر دۆخی گەنجانی کوردستان داهاتووە؟ بەناوی خوای گەورە میرە سپاس بۆ ئێوە، سپاس بۆ 24 بۆم دەرفەتە. جارێ پێشەمشت ئێمە بە بەردەوام لەسەر گەنجان لەسەوەی کۆچین کە گەنج ئێستا نییە، ینی بۆ ئایندەشە و بۆ ئێستاش، ینی بە بەردەوام بوتومانە گەنج ئایندەیە، بەڵام ئێستا دابینکردنی ئێستاش پێویستی بە بنیادنانی گەنجانە. ئێستا دۆخی گەنجان لە قۆناغێکە کە زیاترینی بیر دەکاتەوە، لەو قۆناغە بەرەو چه ئاراستەیەک دەڕوە. لە هەمی گرنگترەوەیە دەرفەتێک دروست بووە لە هەرێمی کوردستان کە ئایندە بەرەو باشتی دەڕوە، هەمویان ئەوە لەسەوەی کۆکن کە ئایندە بەرەو قۆناغێکی باش دەڕوە، بەڵام پێویستی بەوە هەیە کە گەنجانی ئێمە هەمووکو دەڵێن خۆراگریەکی زیاتریان پێ ببخشێ، هەمیش لە هەنگاوێکی کەم و دەست پێ بکە. ئێمە بەردەوام گەنجەکانی ئێمە بە حکومی سۆشیال میدیا، بە حکومی بینینی دەرێ، ینی ئەو گلۆباڵ و حولەمە جیهانی بوونێ کە تێکەڵ بووە،
پێی وایە دەبی ڕاستە خۆ ببی بە هاکار ڕاستە خۆر ببی بە هاژە نابێ ستێپ بای ستێپ هەنگاو بە هەنگاوە دەبێت تۆ کاتێک کرێکاریت کردووە کاری جێچت کردووە شت کەتە تۆ چاوت ئازارت چەشتووە تۆ کاتێک هاتوتە دەرەوێت کارت کردووە دەیان خەڵک و عائیلە و جیرانەکە ئەوانە قسەیان کردووە تۆ ئازاریان داوی تۆ دەبی ئازار بچێشی تاوەکو ئازار نەچێژی تاوەکوی ماندوو نەبیت ناکە بۆی هەنگاوە هەیە گەنجانی ئێمە هەمووی ئێستا لەو قۆناغی ئەوان چۆن بتوانن تاکێکی بەرهەم هێن بن تاکێک بن بێنە ناو کۆمەڵگا کاریان دەستکەوێت یەکێک لە گەورەترین دەرفەتەکان بۆ گەنجان کەوێت دەوێت داوادەکە کاری دەستکەوێت ئەمڕۆکە لەو سەردەمەی ما ئەوە نمایە کار بە ئاسانی بەدەست گەندکەوێت یعنی بتێ ڕاستەخۆ کار دەستکەوێت دەبێت سکێڵەکت هەبێ دەبی جیاوازێکت هەبێ چۆگەر هەمومان وەکو یەک بیرمان کردوێکمان زیاد دەبین تۆ دەبی شتێک بکەیت جیاواز بێ ئەمەش هەم گەنجەکە خۆی بەشێک تاوانبارە لەوەی زانکۆ تاوا دەکا ڕادەوەستێ پەیمانگا تەواو دەکە ڕادەوەستێ پەرە بە خۆی نادا بە تواناکەی خۆی نادا شەر نییە من گەنجێک بکە دەرچی پەیوەندێنەوە دەوڵەتیەکانم ئیلا بچم لە حکوومەت بم کار بکەم لە فەرماگەی پەیوەندەکانی دەرەوە نا لە مەجای NGO کار دەکەم هەموو ئەو ئەزموونی و کارکردنی 18 ساڵی NGOم لە ڕێکخراوی مەدەنیە یعنی زۆر لەلام گرنگ نییە کەم خەریجی چ زانکۆیەکم ئەسڵەن جارێ خۆشم بیر دەکەم لە چ زانکۆیەکە تەواویشم کردووە بۆچکەی کاری من ئێستا خۆمە بۆی گەنجانی ئێمە دەبێت ئێستا لەو بوارە لەو قۆناغی کە تێدان یەک بیر دەکەنەوە چی بکەن دووش ینی تا ڕاددەیەک ومێدیان هەیە کە بەرەو باشی دەڕوا بەڵام بەداخەوە بەشێک میدیا لە هەرێمی کوردستان پارەیەکی زۆر لە وڵاتە سەرف دەکرێت بۆی گەنجان ناومێتکن باسی دەرفەتت کرد لەگەڵ ڕێکخراوەکان گەنج لەم قۆناغا بیرەکاتەوە پێویستی بە پاڵپشتیە پێویستی بە فەندە پێویستی بە سپۆنسەرە پێویستی بە سەپۆرتکردنە هەموو ئەمانەی پێویستە ڕێکخراوەکان چۆن نەتوانن ببنە پاڵپشتیکردن بۆ گەنجێک ئەبینین گەنجان هەیە هەوڵێکی زۆرەدات ماندووە بێت توانای هەیە بەڵام هاوکات پێویستی بۆیە کەسانێک ڕێکخراوێکی شکاری لەگەڵا بکەن ئەمە هەیە بەدڵنیاییەوە ینی ڕێکخراوەکان ڕێک پردی پەیوەندی نێوان خەڵک و دەسەڵات ئەمە واقع کاری ڕێکخراوەکان دۆزینەوەی هەلی کار نیە بۆ گەنجان کاری ڕێکخراوەکان پەرەپێدانە بەتوانێ ئەو کەس کەسێکە دەوێت ببێت بە پێشکەشکار کەسێکە دەوێت لەسەر ستێج بێ کەسێکە دەوێت سپێنێ ببێتە بە پلەباڵا حکوومەت لە ڕێکخراوەوە دەست پێ دەکات کاکەم لەو کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان دە 12 برادری خۆمە هەبرادری خۆمانە هەمووی لە ڕێکخراوەی دەستی پێکردووە ستا بەڕێوەبەری گشتیاندامی پەرلەمانە قایم قامە هەمووی لە ڕێکخراو دەستی پێکردووە دیناری لە جیرفان نەبووە بێ سیارە بووە ئازاری چێشتووە ماندوو بووە بە پێیان ڕێگایکی دوور و درێژی بڕیوە تا چوتە شوێنێکە بەڵام ئەمڕۆ خاوەن پێگە و پلەیە کاری ڕێکخراو ئەمەیە تۆ ئەو سکێڵە یانی ئەوەی کە پەرە بە تواناکە دەدا ئێمە توانیمانێت لەو ماوەی ڕابردووە خۆشبەختانە کۆمەڵە گەنجێکی باش سا دەبینیم هەندێک گەنجەکان دەبینمەوە کە چەند ساڵێک لەگە من کاریان کردو خۆبەخشن هەز دەکەم سەریشان لێ دەم لە ئۆفیسەکەیان ینی ماگانە بەدەهاتی 150,000 دلاری کار دەکەن ینی لە بەردەستیانە بۆ بەڕێوەبردننی لانی سوۆسیال میدیای کۆمپانیا و بەرپرسەکانی خۆمانە تەماشا دەکەم لەگەڵ حکوومەت کۆنتاچیان هەیە ینی ئەمانە ئەمە سکێڵە ئەمە گەنجمان هەبووە کە داهاتە سەر لە ڕێکخراوەکەی خۆمانە داهاتە سەر ستێج نەدیتوانێت قسە بکە وای لێ هاتبوو ئاهەنگی نەورۆزی بەڕێوە دەبرد ئاهەنگی نەورۆزی گەورەی هەولێری بەڕێوە دەبرد وای لێ هاتبوو دەیگو کاکەگا من مانجی دوو ئیشی ئەمە بێ من 1000 دلارم بەدەست دەکەی بە 500 دلاری دەچمە ئیڤێنتەکان وەکو پێشکەشکار کار دەکەم ئەمە چمان دەکرد ئێمە ئامانجێکمانە بوو چۆن ئەو کەسە بێخینە بازار ینی گرفتەکەیمە ئێمە ڕێکخراوەکان دەتوانین ئەمە بکەین بەڵام ئەمە ینی نسبەیە ناتوانانی سەڵدا چکە زانکۆ شوێنی پەرەپێدان و بەرهێنانی تاکە بەداخەوە ئەمە لە هەموو هەرێمی کوردستانیەکی لە گرفتە گەورەکانمانەوەیە ئەم ساڵ ڕابردوو کۆنفرانسیشمان لەسەر کرد ینی خۆشبەختانە حکوومەت بەپیل بانگوازەکەی ئێمەش 12 پەیمانگای کردەوە پیشەیی ئێمە زانکۆکارمان ئەوەندەی تاکێک بەرهەم دێنن بۆ حکوومەت کارمەندی حکوومەت بەرهەم دێنن ناتوانێت تاکێک بەرهەم بێنن لەگە بازار بگوندی ینی خواستی بازار و بەرهەمی زانکۆ وەکو یەک نییە ئەمە لایە زالی ینی کۆمەڵێک بەش هەرێمی کوردستان بەرهەم دێ سوودی لێ نابینین کاکە ئێمە پێویستمان بەوەیە بەرهەمی زانکۆمان ینی حکوومەت ئاسانکاریت بۆ دەکەم
دەڵێکا کە تۆ پێی ماگا بکەڕەوە پیشەیی با لە گرافیک لە دیزین دەزانی ئێستا ناوماڵ دیزانی ناوماڵێک کە لە بەرهەمە گەورەکان دەزانی ئێستا شێفی خواردن لە هەموو هەرێمی بەس لە هەولێرە 1400 ڕێستۆرانت و باڕ و کافێ و هۆتێل و مۆتێلمان هەیە کە لەوانە نزیکەی 200 بۆ 250 خواردن پێشکەش دەکا دەزانی 8 بۆ 9 کووردا شێف بۆ لەبەرەوەی کەسمان نیە خواردن بزانی خواردن دروستکە یعنی مەدرسەیەکمان نیە بۆ پێگەیاندنی گەنجان لە بواری دیزین ینی هیچمە خەڵک دەزانی خواردن دروستکە بەڵام زۆر نسبەیەکی زۆر بەڵێ بۆی ئەمە پێویستمان بەچیە بەرهەمی ئەمە بازار لە زانکۆ بەرزکەینەوە بۆەوەی ئەو کاتی کۆ یەکێک لە ینی خەڵک بۆ کۆز دەکەم ئەو بابەتی ئێوە بوو سیر بکە سێ شتێ و خەڵک وا دەکە کۆز بکە یەک نەمانی ئەمن و ئەمان یاریمی کوردستان ئەمن و ئەمانێکی زۆر باشی هەیە پێداویستەکانی ژیان تا ڕادەیەک پێداویستەکانی ژیانیشمانەیە ئەوەی کە نییە چیە ئەوەی کە نییە پەرەپێدانە بە تاک یعنی هەم لایەن خۆیەوە هەم لەلایەن ناوەندێکی ئەکادیمیەوە بۆیە ئەمە وای کردووە ئەم سپیتەس دروست بێ لەبەوەی کە ڕێکخراوەکان تا ڕادەیە کاری خۆیان دەکەن بەڵام زانکۆ بەو ئەرکە ڕسمی خۆی هەرنەستاوە باش کاک سیروان لە ناو قسەکانت باست لاوە کرد کە هەندێک شوێن هەیە هەندێک لایەن هەیە هەندێک میدیا هەیە خەریکن پارێکی زۆر خەرج دەکەن لە پێناوەوەی ئەم گەنجە بە هیوا بکەن یعنی بە بەرنامە بە پلان کار لەسەرەوە دەکەن گەنجی هەرێمی کوردستان بەڕاستی ئینتیمای نەمینێ و هیوای نەمینێ ئاواتی نەمینێ خەونەکانی هەموو لەبار برێ دنیایەکە دەکاتە تەمێکی ڕەش بەسەر کوردستان داهاتووە ینی بەو شێوە خەیاڵ بۆ گەنجان دروست دەکات بەڵام لە ڕاستیدا ئەو گەنجانەی کە بەشێک دەکەونە بن ئەو تەوژمە یان باوەڕ بەو قسانە و بەو جۆرە بیرروکانە دەکەن کاتێک گەشت دەکەن یان سەفەر دەکەن دوای بینینی ئەم هەموو ناڕەحەتیە 2 مانگ 3 مانگمانەوە لە نێو سەرما لە نێو گەرما بە پێ ڕۆیشتن ینی حاڵەتی زۆر ناخۆش دەبین کە دەگەڕێن دەڕۆن بۆ ئەو وڵاتی کە خۆیان دەیانەوێ دوای ماوەیەک دەبینن بابەتەکە بەو شێوە نیە کە بۆیان دروست کراوە خەیاڵەکە بێگزار وان نییە ئێستا دۆخەکە وای لات و خەریکە کۆچی پێچەوانە دروست دەبێتەوە ینی لەم کۆتاییانە چەندین حاڵەت هەیە من زانیومە بینیمە بێگومان ئاماری زیاتر لای تۆش ڕەنگە هەبێ کە بە پێچەوانە ئەو خەڵکانی کە ڕۆیشتون بۆ ئەوروپا دەگەڕێنەوە چونکە پێیان وایە ئەو ژیانی لە کوردستان و لە هەرێمی کوردستان هەیە ئەو ژیانە نییە کە لە ئەوروپا هەیە لە ئەرکت زۆر زۆر زیاترە سەرڕای هەموو ڕەخنەکان من لەو ڕۆژانە گوێم لە بیرمەندی گەورەی کورد مامۆستا تەلحەت تایی کرد ڕەخنەیەکی گرت کە بریە هەمومان بزانی وا ڕەخنە بگرین لە وڵاتی خۆمانە وتی پێشکارەکە لێ دەپرسی لێکی لە میدیاکان کوردستان چۆنە هەرێمی کوردستان دەڵێ بەڕاستی هەرێمی کوردستان و وڵاتێکی ئەوەندە جوانە چوار وەرزیە بەیانی مناڵەکە دەچێتە قوتابخانە دێتەوە هیچ دڵت لەلای نییە ڕاست چاری ئێوارە نەخۆش دەکەوی برایەکە دێتت باتە نەخۆشخانە و دێوە هیچ ترسەکرد نییە دەری ئەم وڵاتە زۆر جوانە کەمێک دادپەروەری پێویستە ئێمە ڕێک مناڵین ئێمە وڵاتی ئێمە پێرفێکتە بەڵێ ئێمەش کەمە کوڕیمانەیە لە دۆخێکی سیاسی لە دۆخێکی اقتصادی ئەوانە هەمووی تێدایە بەڵام ئەو هاژ نییە کەەوەی کاک ئاکار دەڵێ بەهشتێک دروست کرایە لەوێ بۆ ئاراستەیە تەمەشا هۆکاری کۆچ کەیە قەتتان بینی و هاوینا خەڵک کۆچ بکە هاوینا کۆز نییە زستانان هەیە بۆ توویکیا کاتێک کێشەی لەگەڵ ئەوروپا بە تایبەتی یۆناان و ئەوروپا دەبێت لەگە ئەڵمانیا کۆز دەست پێ دەکات فشار بچێ بە ئێرانی و ئەفغانی و سووری و عێراق بە هەرێمی کوردستانەوەش باشە بلاروسیا کە یەکێکە لە وڵاتەکەی کە کێشەیەکی زۆر لەگە ئەوروپا هەیە هەر کاتێک ئەوان کێشەیانە بی بەو خەڵکەی فشار دێخنە سەرێ ئەگە هاوینان بکەن خەڵک هاوینان نامبری ئەوان دایانوێت دنیای بێخنە باشێنن بەرامبەر بەچی بڵێن خەڵک لە بیلاروسیا دەمرێ تۆ سیر بکە من لە 2-3 ساڵی ڕابردووە یەکێک لە کوڕە خاڵەکانی باوکم گەنج بوو هیچ کێشەشی نەبوو وەڵا کاریشیە بوو دەزڕانجینیش بوو ئیتر ڕۆی چوو بیلاروسیا هەنی وەکو چاولێکەری فلان و فلان ڕۆژی منیش دەبوو لەوێ گیان جرزدا لەسەر عدوودا تەمەنی ینی 25-26 ساڵەوە ینی پرسیارەکە ئەوە بوو بۆ ڕۆیشتی ینی ئێمە ناڵێن کۆز نەکرێ با ئەگەر بێ و دەرفەت دروست بکرێ لە ڕێگەی حکوومەتەوە خەڵک حکوومەت خۆی دەرفەت دروستکە لە ڕابردوودا حکوومەت خۆی دەرفەتی دروست دەکرد بە تواناسازی گەنجی دەناردە دەرەوەی وڵات بخوێنن لە هەموو دنیادا کۆچێ ها تۆ سیر بکە سەرۆگۆزیرانی بەریتانیا کابراایکی ئیندیا پاکستانیە یشکە نازانم کوردەکە وەزیرەکە لە وڵات لێرە کێشەکەوەی کاکسیروان زۆر جۆر گەنجێک $1500 کۆ کاتەوە بە 1000 دەردەسەری
ئەم 1500 دلار هەرەوە نەبی کا بە 2000 دلار یەکسەر بیرەوەکاتەوە بڕوە اینجا لەو ڕێگەیە دانێ ئیکاتە دەستی دووسێ دەست بڕ و قاچاقچیەوە دیسانەوەیەتەوە هەمان دەورا کاتەوە بەڵام هەر ئەو 1500 دلار یا 2000 دلار ئەگەر لە پرۆژەیەکە و لە ناو ڕێکخراوێکدا بی خاتە کار ئەمە بێگومان کاری باشتری دەست ناکەوێت یان زۆر جار ئێوە سەرنجتان ناوە لە ناو ڕێکخراوەکانە بۆ گەنج ناوێت بە خۆبەخشی ئیش بکات ئەمە سەرچاوی کێشە نییە بۆ گەنج زانی ئێمە دیسان دەڵێمەوە گەنجی ئێمە ئامارێک پێ دەڵێم دوای ینی خۆشببختانە و ساڵەکە بە هەموو یەک ساڵی تەواو لە 2023 باسی ئاماری 23 دەکەم 1030 گەنج کۆچی کرد لە هەموو هەرێمی کوردستان کە منسبێکی زۆر باشە زۆرترین ئەو کۆچی 1970 ئەو 1030 گەنجێک کە کۆچیان کردووە ڕانی قەڵازەیە من خۆم 2003 چوومە زۆر بەوردی ئیش مەسە کردووە دووشت لەو منتیقە زۆر کارە ساتە یعنی ئەمە پەیامەکە بە حکوومەتیش دەبی زۆر ورد بین یەک بابەتی مخدرە لەو ناوچەیە کارە ساتە دوو بابەتی کۆچ دەرفەتی کار لەم شوێنە نییە و بەڕاستی لایانی سیاسیش لایانی سیاسی دەری هەرێمی کوردستان ڕۆڵێکی کاریگەری هەیە لەوەی گەنجانی وێ ناومێد بوون بەرەو وڵاتان کۆچ بکەن ئەمە ئەگەر ینی لە ئاستی سیاسی بەرنامەی سیاسی بێ بچینە زۆر بە ڕاشکاو ناوی لایەنە سیاسەکەشم بیناوە چونکە بەڕاستی ینی ڕاشکاوە بین ینی دۆخەکە لەو منتیقە زۆر خراپە دەرفەتی کار نییە نەک دەرفەتی کار نییە کار لە دەزەدرێ ینی نەک کار دروست دەکرێت لە دەزەدرێ کار نامینی لەو منتیقەیە ئەوە هۆکارەکەی ئەم بابەتەیە دووەمیان ئەمە لە ڕابردووە نزیکەی 30 بۆ 35 میلیۆن دلار بەس دراوەتە قاچاقچی لە ڕێگای لە چەند ساڵی ڕابردووە بلا ئەوە ینی زۆرترین پارە 3000 دلار کەمترین پارە 3000 دلار زۆرترین پارە 10000 دلار دراوەتە قاچاقچی بۆی کە کۆچ بکەم ئەمە وای کردووە پارەیەکی یەکجار زۆر لە وڵاتە بڕوە ئەمە توازە پارەکە بینە با بڕۆ کێشەی پارەمان نییە سەرچاوی مرۆیی دەڕوا لە وڵاتەیە بلێشی بپرسە من خۆم 100 گەنجم دوان لەوەی کە کاتی کۆچی پێچەوانە دەستی پێکرد لەنا ئەو مەتاری هەولێرە چوم 100 گەنج لە کاتی جانتا کە باشترین دەرفەت بوو من بیان دوێنم کە چاوەڕێ دەکەن جانتاکانیان هەگرن کە لە بلاروسیا گەڕانەوە هەموو ڤیددیۆکانیشم لە هەندێکیان دەنگە هەندێکیان ڤیددیۆ قسەم لەگەڵ کردم هەموو یەکشت دەڵێ نازانم ئایندەم چییە نازانم ینی بەخۆی ینی ئەوە نییە بڵێ وڵای ئیشم نییە چکە تەماشا بکەم ساری فرۆشتووە خانووی فرۆشتووە موبایلی فرۆشتووە یعنی پارەی هەیە کۆچەکە بێپارە نەبووە کۆچی ساڵانی ڕابردوونەوەتەکان بە بێ پارە دەڕۆیش خەڵک پاری دەگەڕاندەوە وڵاتەکەی هەڵەکەی خۆی دەدا ئێستاکە ینی هێشە ینی زیاتر لە 6 بۆ 65 خانەوادێکا من دواندم دڵی هەرچی هەبوو لەسرم دانا مناڵەکە بخنکا لە پێش چاوم کەسێکم بینی لە پێش چاوم مرد ینی ئەوجا ئاخەڵ دەچێشی بەوەی کە پێی وای هەنگاوێکی هەڵی هەڵگرت خۆ ئەگە بێت و دیسانەکە دەڵێمەوە ئەگەر بێت و ژیان باشتر بکەی قۆناغەکە بەرەو باشتر بڕوە ئەو ینی ئەو یەک دوو ساڵێکە لە بەردەممانە پێویستی بە بەهێزتر بوونە پێویستی بە مانەوەی مێ زیاتر مانەوە لە ڕووی سیاسی لەڕووی کۆمەڵایەتیەوە ئەوە ئامانجەکەی کاکسیروان زۆر سپاس بۆ تۆ ئەم بەیانێ لەگەڵمان بووی سپاس ئەو قسانت کە بەشێک بوون لە هۆشارکردنەوەی گەنجان سپاس بەخێر هاتن ئێستاش بابەیەکەوە بینەری کەشوهۆی سەرجەم شارەکانی کوردستانی گەورە بین.
بە بیرهێنانەوەی هەموو ئەو دەرفەتانەی کە هەیە ئەم ژیانەی کە هەیە لە بەردەممانەوە تەندروستێکی باش هەموو ئەمانە لەناو بەرنامەی بەیانی 24دا ڕەنگەداتەوە تا بەبیر خۆمان و ئێوەشی بێنینەوە کە ژیان دەرفەتێکی زێڕینە و هاوکار و یارمەتی دەرێکی باشە کە بتوانین کارەکانمان بکەین کە بتوانین چێژی لێوەربگرین و بە هیوام هەموو لایەکمان داهاتێکی باشتر چاوەڕێمان بکە و ژیانێکی خۆشترمان هەبێ سپاس بۆ ئێوە کە بینەری بیانی 24 بوون و هیوادارم ئەم ڕۆژتان زۆر باش بێت.